پرۆفیسۆر دکتۆر عومەر باراویم لەگەڵام بەیانە باسی یەکێک لە بابەتە گرنگەکانەکەین کە پەیوەندی هەم بە مناڵەوە هەیە هەم بە گەورەشەوە ئەویش بریتە لە چەوتی و ناڕێکی زگماچی لە قاچە کە بێگومانە گەر زوو چارەسەر نەکرێ دواترە بێتە هۆی پەکەوتنی ئەو کەسە و کەمبوونەوەی توانای جوڵە یاخود هەر نەتوانین لەوەستان لەسەر پێکان. دکتۆر بانیت باش سەلامەت بی. پێم بڵێ ئەم چەوتیانە ئەوەندە زۆرەوە بەڕێزت پێت باش بوو کە بابەتەکە لەسەر ئەمە بێت؟ بێگومان ئەم چەوتیانە زۆرە، هەرچەند زۆربەی زۆریان هەر مناڵ لەدایکە بێ پێکەی چەوتە ئەتوانی لە ژووری لەدایک بوون دەستنیشانی بکەیت لەلایەن هەموو کەسێکەوە. بەڵام هۆکاری تریش هەیە، یەکێ لە هۆکارانە ئیفلیجی مناڵان. ئێمە چەندین گەورەمان هەیە پیاو بۆ بە پیاو ئێستا لە کاتی خۆیدا تووشی ئیفلیجی مناڵان بوو پێکەی هەر بە خواری گەشەی کردووە. یا هەیە وەرەم هەیە لە بەربڕی پشتیا پەستانە خاتە سەر دەمارەکان بەرەبەرە پێکەی خوارە بێت و کورتە بێت، قاچەکەشی کووردە بێت. یا هەیە ئەنجامی سوتاوی کە بە شێوەیەکی باش چارەسەر نەکراوە خوار بۆ پێکەی. ئەمانە هەمووی بە نمونەوە هەمانە جگەلەوەی زەبری دەرەکی چەندین نەخۆشمان هەیە کاتی خۆی گولەی بەرکەوتۆ یاخود ئەنجامی کارەساتی ئۆتۆمبیل کە بە شێوەیەکی باش چارەسەر نەکراوە یا کارەساتەکە خۆی وای کردو دەمارەکەشی لەگەڵا بپچڕێ اینجا بەتایبەتێگەر لە مناڵا بێ بەرەبەرە پێکەی هەر بە خواری گەورە ئەبێت و کورتە بێت. لەبەرەوە زوو دەستنیشانکردنی ئەم بابەتانە زۆر گرنگە و خۆشبەختانە ئەگەر بێت و لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ پاش لەدایک بوون دەست بکرێ بە چارەسەرکردنی زۆربیان بەبێ نەشتەرگەری بە 5 تا 6 جار بەگەچ بەرەبەرە ڕێکێکیتەوە لەوانەشە بە بەنجێکی مەوزعی نەشتەرگەریکی ئاسانی بۆ بکەی لە ژێر پێستە. ئەمانە هەمووی بێوێنەوە هەمانەکە نەخۆشی خۆمان بۆ شێوە ئەنجام باشە. مەبەست دەوەیە لە یەکەم و دووەم ڕۆژی تەمەنی ئەم مناڵە ئەتوانێت نەشتەرگەری بۆ بکرێ خود هەندێک کار ئاسانی بۆ بکرێ بۆ کاتی نەشتەرگەری. لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ کە لەدایکە بێ بەرەبەرە بەگەچ ڕێکێکیتەوە. من هەموو جارە و نمونێ بۆ دایک و باوکی مناڵەکەی هەنمەڵم چۆن درەختی خوارە تۆ دارێکی بۆ بچەقێنە بەڕێکی بەرەبەرە ڕێگە بێت تۆ مێڵە ڕێگەکەی بپسڕێ. پێی مناڵیش بە هەمان شێوەشتا لە قۆناغی کڕکڕاگە و گەشەکردنایە ئەگەر بێت و گەچەکەی بۆ دابنین بۆ ماوەی هەفتە دەتەن لە ماوەی 6 هەفتە ڕێگە بێتەوە. ئەگەر ڕێکیش نەبوو کاتە نەشتەرگەرێکی ئاسانی ئەوێت تەنها لە ژێر پێستەکەیدا. ئەمە پێقرژاڵی پێڵە بە تایبەتی بە کوردی وای پێوترە بە ئینگلیزەکەی کڵەفود ناوەکەشی لەوە هاتووە هەندێک گەڵێن لە کارتی قمار یاخود کۆنکەن گوڵێکی تایە لەوە ئەچێ هەندێکی کاڵێن نەخێت لە بزوت دارە گەورەکان کەیان کرد بە تەنورە گرێگراویە بوو لەوە ناوەکەی هاتوو بە ئینگلیزی پێڵەن کڵەفوت. زۆر باشە. ئەم کارە پێویستی بە پەیوەندی ڕاستەخۆی پزیشکی مناڵان و پزیشکی ئێسکە یاخود تەنها لای پزیشکی ئێسکە بێگومان تەنانەت ئەوانەی کە لە ژووری لەدایکبوون کارەکەن ئەو بەڕێزانە و دکتۆرانەی کە لە مەجای مناڵ لەدایک بوونە باشترە بە زووترین کات بینەرنە لای تایبەتمەند لە پسپۆری نەشتەرگەری ئێسک و جومگەدا. زۆر باشە. بەدەر لەوەی کە پێویستە گەج بەکار بێ ئەگەر مناڵێک دوا خرابوو کەوتو بۆ سەر و 6 مانگ سەر و ساڵەمانە چۆن لەوێنەکانە دوایی ئەیبینین هەیە مەسەلا پێشتر نەشتەرگەری بۆ ئەنجام درراوە سەرکەوتونە بۆ یا هەیە ژنە گەورە بوو بۆ 40 ساڵ 50 ساڵ بەهۆی ئامێری ئیلیزارۆفی پێڵەنزانە رووسی بەناوبانگ چەسپێکی دەرەکیە بەرەبەرە چەسپەکەی لێبەستی و بەرەبەرە ڕۆژانە بۆی ڕێگەکرێتەوە ئەگەر کورتیشە بوو بۆی درێژەکرێتەوە. ئەمانە هەمووی دوای لەوێنەکانەوەین پیشان دێن بۆ نەخۆشانی خۆمان کە ئەنجاممان داوە. بەڵێ باسی ئەو نەخۆشانت کرد کە شەرەلی مێشکیان هەیە. ئەمانە وەک بەڕێزە داگاداری ڕەنگە سستی لە دەمارەکەشە هەبێت. سوودی چییە ڕێکردنەوەی ئەو قاچە؟ ئاوا کات کە دەمارەکەش ببوژێتەوە یاخود چۆن؟ بەڵێ جەنابوتی شەلەلی مێشک شەلەلی مێشکمان هەیە سێربرال پاڵسی و شەلەلی مناڵانیشمان ئیفلیجی مناڵان پۆلیۆمایلایتس هەردووکێ بێتە هۆی پێقرژاڵە. ئەوانەی کە شەلەلی مێشکیان هەیە ماسوولکەکان بە یەکسانی فەرمانیان بۆ نایە لە مێشکەوە لایەکیان بەهێسترە لە لاکەی تر بەرەبەرە خوارە بێ بۆ خوارێ گەشاکە. بەڵام ئەوەی کە ئیفلیجی مناڵانە نەخۆشیەکە ڤایرەسەکە یاوێتێ پەتکە دەماری بڕبڕی پشتی ئەویش بە هەمان شێوە ماسوولکەکانی لاوازە بێت پێکە بە تەواتی گەشە ناکە لەو بارە خواریە کە ڕای ئەگرێ پاژماوەی تەماشایەکەی دەقی پێوەگرێت و خوارە بێ پێکەی. باشە ئەمەش هەر بە هەمان میکانیزم چارەسەرەکرێت هەمووی بێگومان بە زۆک وتمان باشتر وایە تا زووتر دەستکەی بە چارەسەرکردنی کەمترین نەشتەرگەری ئەوێت و تا بکرێ بە بێ نەشتەرگەریش بکرێ هەرچەند ئەو ڕێگە رووسیا ئیلیزارۆف نەشتەرگەرێکی وایتیانە زۆرترین میکانیکە ئامێری لێ ئەبەستی حەجمی
پێکە بچووکتر نابێتەوە جوڵەی لە دەست نات و کە هەڵدڕینیشی تیانە تاکو شوێنەکەی ناشرین ببێت خواردبوون و چەوتی قاچ بە شێوەیەکی گشتی هەموو جۆرەکانی لە ناو کوردستان چارەسەرەکریا پێویستی بەچوونە دەرەوە خۆشبەختانە ئێستا هەموو دەتوانێت چارەسەر بکرێت ئەوانەی کە گەورەشن ئەوانەی گەورەشن بەڵێ ئەمە لە چ جۆرە نەخۆشخانەیەکم کارانە ئەنجامەدرێت وەڵی ئەگەر نەخۆشخانەی حکومی بڵێن بە پلەیەکەم لە چەمی ڕێزانی پێشمەرگە کارەکەم لە ئەهلیەکانیش بێ ئەوەی خواستی کەواتە لە ناو کوردستانە کرێت بە بێگومان وێنەکانی شەڵا ئەبینن بەڵێ دکتۆر ڕادەی سەرکەوتنی ئەم نەشتەرگەریانە یاخود ئەم ڕێکاریانە چەندە؟ ئەو پرسیارێکی زۆر گرنگە سەرکەوتنی ئەو نەخۆشە تەنها پەیوەندی بە شارەزایی منەوە نییە پەیوەندی بە نەخۆشەکەش و کە سوکاری نەخۆشەکەشەوە چی بکەن ئەوانواتە ئەگەر ئەوان خۆیان قەنەعەتی تەواویان نەبێ و سەبری تەواویان نەبێ و جۆڕایاڵی قسەکانی ئەو پزیشکە بەڕێزە نەبن بێگومان ئەنجامەکەی زۆر باش نابێت ئەو جۆڕایاڵیە چییە چی بکەن؟ جۆڕایاڵەکە پاژەوەی کە تۆ ئامێرەکەی بۆ لێ ئەبەستی کاتی هاتنەوەی خاوەن ڕاگرتن و تەسەوریشی کات تا چ ڕادەیەک باشە بێ خۆ گلاکێکی هەر لێ نایەت بەڵام هیچ نەبێت پێڵاوێکی تەبیعی لە پێەکە هیچ نەبێت کورتەکەی نامێنێ وازووی تووشی پشتێشە و کار ناکاتە سەر جونگەکانی تری ئەبێ نەخۆشەکە خۆشی و کە سوکارەکەی قەناعەتیان بەو کارە هەبێت ئەوجا سەرکەوتو بێت جینا تەنها شارەزایی دکتۆرەکە کافی نییە و عادەتەن ئەمانەش نەختی درێژخایانە وەکو شکاوێک نییە بڵێ زووبی خێتەوە شوێن خۆی وەکو خۆی لێ بێتەوە تۆ بێ هەنگاو بە هەنگاو ڕاستیکەیتەوە و وەکو خۆی لێ بکەیتەوە تا چ تەمەنێک تۆ توانی هیوا بیت بەو نەخۆشانە کە ئەکرێت چارەسەر وەڵای یەکێک لە نەخۆشە بەڕێزەکان دوای ڕسمەکەی بینی تەمەنی 44 ساڵ بوو ژنێک بوو کاتی خۆی زمانی لازم محسین کە گولەی بەرکەوتو چەندین نەشتەرگەری بکراوە خۆشبەختانە ئێستا پێڵاوی تەبیعی لە پێەکە پێکەی و خواری و چەوتێکەشی نەماوە زۆر باشە بگومان من داوا لە هاوکاران مەکەم کە وێناناگەر ئامادە بێت ئێمە قسەی زیاترمانە بێت لە سەری چکە وێنەکان بریتین لە ئەو کارانەی کە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عومەر باراوی کردوێتی و پێویستمانە کە ئێستا نیشان بدرێ بۆی کە زیاتر بینەرانی خۆشەویست لەوە تێبگەن کە ئەم بابەتە هەم مەبەستمان چییە هەم ئەو هەموو کارە گەورەی کە لێرە لە کوردستان و لە شاری سلێمانی بە تایبەت کراوە لە نەخۆشخانەی چەمی ڕێزان بەشێکیان ببینرێت و ئەمە هیوایەکی زۆر باشە بەخشێ بەو کەسانە و بەو نەخۆشە بەڕێزانەی کە ئێستا و گرفتیان هەیە بۆی چیتر ئێمە پەنانە بینە بەر دەرەوەی وڵات بۆ چارەسەری ئەم بابەتانە دکتۆر ئەم حاڵەتە گەڵمان باس ئەگەر پێش ئەمە پیشیاندا هەر هەمان مناڵ پێشتر ئەمە ئەو مناڵەیە کەوتمان تەمەنی 2 ڕۆژ بووی هێنایانە لای من ئەگەر وێنەیە کەم جاری پیشانە کە ناوکەکەی ئێشتا نەبڕاوە تەنها بەگەچ ڕاستمان کردوێتەوە پێش ئەمەش هەر هەمان مناڵە ئەمە پێویستی بە نەشتەرگەری نەکردووە وە دێرە وێنەی پیشان باشە خەیناکە بۆ وێنەکانی دواتر ئەمە هەر پێقژاڵی هەبوو بەڵێ پێقژ هەردوو لای پێقژاڵ بوو تەمەنی 2 ڕۆژ بوو دەستمان کرد بە ڕاستکردنەوەی بە گەشت تێگرتن ئەبینی ڕاست بۆ تۆ ئێستا چۆتە قاڵ بووە بەس کەسگە ڕستمیەکەی پیشانە کە چۆن خوار بە هەردوو پێنگەی دەرە نەویستوە لەبەرەوەی کە ناوکەکەی دەرکەوتووە بە هەر حاڵ ئەوە گەچەکەیەتی لە نێوانە هەر هەمان مناڵە ئەمە مناڵێکی ترە کاتی خۆی نەشتەرگەری بۆ ئەنجام دراوە سەرکەوتوو نەبووە ئێستا بە ئامێری ئلیزارۆف کە چەسپی دەرەکیە لێمان بەستووە خۆی بەرەبەرە ڕێکیان کردوەوە مە لە پشتەوە ئەبینی پێکەی خوارە بۆ دیویناوە هەمان مناڵ تەنانەت قاچەکەشی کورتترە ئەوە ئامێرە ڕووسەکەیە کە میکانیکی لێ ئەبەستی تو بەرەبەرە ڕێکیێتەوە گرنگی ئەم ئامێرە ئەوەیە قاچەکە بچوک نابێتەوە جوڵە لە دەست نادا هیچ قەتماغەشی تێناکەوێت ئەبینی ئەمە پێشەوە ڕسمی دوایی تری هەیە کە بە تەواتی ڕێک بێتەوە و قاڵبێکی تێدایە بەبێ نەشتەرگەری بێگومان بەڵێ بەس نەشتەرگەریەکە بۆ دانانی ئەو ئامێرەیە تەنها ئەوەندە بینین ئەمەژە قۆناغەکانی ڕێکردنەوەیەتی بە سیوادارم ئەمە هەمان مناڵ بکەوتن تەنها بە گەچ ئەبینی شتا ناوکەکەی نەبڕاوە و قاچەکانی بەتەواتی بۆ دیویناوە دوایش ڕسمەکەی کەتان بینی ئەو لە قاڵبا بۆ ڕێک بۆتەوە بەبێ نەشتەرگەی ئەمە کوڕێکە کاتی خۆی قاچی سوتاوە قاچەکەیان بۆ بڕیوەتەوە تەمەنی ئەو کاتە 24 ساڵ بوو بە هەمان شێوە
بۆ ئامێرە رووسیا لەمان بەستۆ بەرەبەرە ڕێکمان کردوەوە هەرچی چۆنە بە پێڵاوێکی طبیعی لە پێکە ڕێئەگری لەوەی کەوا تووشی سەوفانی قولەپێی نەبێت و شەلینیشی کەمترە بێت بەڵێ شەلینی کەمترە بێت بێگومان ئەو ئامێرە رووسیەکەی بینی بەرەبەرە خۆی لە ماڵەوە ڕێکی کاتەوە ئێمە خۆمان ئیرشاداتی هێنێ لە وێنەی ئەخیرە ئەیبینین تەنانەت ئامێرەکەشی لێ دەرکراوە. دکتۆرم ئامێرە لە نەخۆشخانە حکوومیەکان دەسەکەوێت بەخوا ماوەیەکە بەهۆی کەم بۆ جنا پێشتر شەڕی داعش زۆر زۆر هەبوو لە چەمی ڕێزان ئەمامی لە چەمی ڕێزان کراوە هەمان کوڕەکە پێگەی سوتا بوو پێکەی کێریشی بڕاوەتەوە بێگومان ئەم باری دەرونیشان باشتر بێت ئێستا بینی پێکەی ڕێک بۆتەوە لەگەڵ کەم جارە بەراورد دیکەیت جیاوازێکی زۆری هەیە بێگومان خوارەکەی نەماوە ئەوە هی یەکەم جارێتی لەگەڵ ئەمەی ئێستاکە بە وەستا بوو جیاوازێکی زۆر زۆری هەیە کەواتە سوتاویش هۆیەکێ لە هۆکانی پێقژاڵە مەرجنی هەرکە لە دایگە بێت سوتاوی گەر بە شێوەیەکی باش چارەسەر نەکرێت و ڕێگری لێ نەکرێت قاڵبی بۆ دانەرێت ئەمە ئێسکەکەیەتی نەخەرەمە هیچ ژنێک ئێستا ناوەکەی نووسراوە نامێ نایبێنم بەس وێنەکانی تر بەداخەوە لەوە چێ بە تەسەلسول نەیتوانی بەدای بنێ بە هەر حاڵ وێنەکەی ئەمە هەری ئەو ژنەیە کەوتم بەهۆی گول لە بەرکەوتنەوە پێکەی خوار بوو کورتیش بووانێ یەکەیەکە باسیەکەین ئەمە ئەو یەکێکە لەو ژنانی کەوتم تەمەنی 44 ساڵ بوو پاژنەکەی نایە لە عەرز پەنجەکانی خوارە قاچی بۆ پشتەوە و هەموو ئاواتیەوە بوو پێڵاوێکی طبیعی لە پێکاوی کەچمە تەعزیبەوە ئەم ناسنەوە کەکزەر تاکە پێڵاوەکەم دانرابێت خۆشبەختانە ئەبینی بەرەبەرە ئامێرمان لێ بەستۆ و ڕاستمان کردومە تیشکەکەیەتی هێمان نەخۆش. دکتۆرمە چەند ساڵیوە بۆ ڕێکردنەوەی قاچێکی ئەوە لە ساڵ تێ ناپەڕێ عادەتەن ئەوانە کە گەورن ئەو هەمان ژنە بینی قاچەکەی ڕێک بەتەوە هەمان ژنە نامێ ناوەکەی بێنم بێگومان دەستە خۆش بەڵێ قاچەکەی بەتەواتی ساتوانێت پێی خۆی داڵێ لەسەر پێی خۆی تیشکەکەیەتی پێشەوەی کەەوە نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام بە حسابی ڕاضیە دێمە زاویە شتەکانە بڕیت و لێک تەقەڵی شوش ئەمە یەکێکە ئیفلیزی مناڵانی توش بووە کارمەندێکی نەخۆشخانەیە ئەبینی پێکەی چەند خوارە چەند لاوااسترە بۆ پشتیشەوە شەلینێکی زۆر زۆری هەبوو بە هەمان شێوە ئامێرەکەمان لێ بەستووە بەرەبەرە خۆی ڕێکێکاتەوە و لەژێر چاودێری ئێمەدا هەر هەمان نەخۆشە هەمان نەخۆش ئێستا بینی پێڵاوی طبیعی لە پێکردووە زۆر باش هەمان نەخۆشە کە پێڵاوێکی طبیعی ئەمە پێش نەشتەرگەرێکێتی هیوادارم وێنەی تریش پیشانە کە بۆی وەرەمەوە کە پستانە خاتە سەر دەمارەکان ئەم کارانە هەموو لە شاری سلێمانی ئەنجام درا بەڵێ بێگومان لەلایەن بەڕێز نەخۆشەکان مەوجودە و ژمارەی تەلەفۆنیان و ئەمە یەکێکە لەو ژنانەیە کە کاتی خۆی بە گولەوای لێ هاتووە لەوانە وێنەکەیمان پیشان بدا کە چۆن بە دوودا شەق ڕۆیشت ئەوسا ئەو قاچەی بە هیچ جۆرە ناگەشتارس ئەمە دوای ڕێکردنەوەی ببوورە نەگەر تەسەلسولەکانی باشدانە نابێت ناحەقینە من درەنگ فلاشەکە ڕاستە بەهۆی پیشاندانی وێنەکانی لەسەر شاشە ڕێگە هەندێک ئێسکەکەمان شکانوە بۆ ڕاستکردنەوە درێژکردنەوە ئەمە کچێکە وەرەم هەبوو لەسەر پەتکە دەمارەکەی تا ئاهات قاچی خوارە بوو هەموو لە ماوەی 3 ساڵە تووشی بوو خۆشبەختانە بۆ ئامێرە بەرەبەرە ڕێکمان کردەوە بێگومان وەرەمەکەشتان ئیشی ئەو کەسانەیە کە لە بواری بڕبڕی پشتە ئیژەکەم پێویست بۆ ناکە هەر چاودێری ئەوێت هەر چاودێریوێت جارە پێویست بۆ ناکە دەستکاری بکرێت ئەمە پێکەیەتی پێش ئەشعەکەی هەمان نەخۆشە پێش ئەوەی نەشتەرگەرێکی بۆ ئەنجام بدەین بەرەبەرە هەر خوارە بوو بۆ ناوەوە چکە مەرەمەکە هەر زیادیە کرد ئەوە مناڵەکە یەکەم جار بکەوتمان دەست خۆشە دکتۆر بەم وێنانە گەلەوەی کە سپاس بۆ خواهیواکی باشین بەو خەڵکەی کە پێشتر نەیانزانیوە کەم کارانە لێرە ئەکرێت بەڵام ئەمەوێ دڵنیایم بیتێ لەسەرەوەی کە ئەمە ئەو وێنانە بوون کە ئێمە بینیمانن لەسەر چۆنەتی ڕاستکردنەوەی ئایا هەموو نەخۆشێک بم قۆناغە زۆر سادە و ساکارانە ڕواد یاخوتیاتی کە تووشی گرفتە بێ ئەو گرفتانە چین کە لە کاتی ڕێکردنەوە تووشتانە بن و چی بکرێ بۆی تووشتان بن الحەمدوللا من ئاستە زانستێکم زانراوە پێویست ناکەم خۆم بزانم چۆن فێربووم چۆن گەشتومەتان قۆناغەوە لەوە گرنگتر ئەوەیە باری دەروری و باری کۆمەڵایەتی نەخۆشەکە ئاسان نیە بۆ لە وڵاتانی پێشکەوتو تەنانەت دکتۆری دەرونیان لەگەڵایە کۆمەڵناسیان لەگەڵایە بۆ ئەو کەم ئەندامانە بۆی بە هەموو شێ هەڵی سنگێنە هەیە خۆی باری دەرونی ناجێگیرە خواخوایەتی شتێ بکە بە بیان و
لەبەرەوە ئەو لایەنیان ئاسان نییە بەس لەگەڵ وەشان نەخۆش هەیە قەناعەتی تەواوی هەیە کە تۆ ئەمەلی ئەیتێ لەگەڵ تا ئەڕوا تا ئەگەیتە ئەنجام زۆر باش هەمانە نەخۆشی زۆرمان بەگشتی وتت لە کەمتر لە ساڵی پێچێت ئەم کەمتر لە ساڵی پێچ ئەگەر لەسەر بێشکە بێتمان چەند مانگێکی پێچێت باش بەس لەو ماوەیە ئەم نەخۆشە جوڵەی کەم نابێتەوە تووشی کەمێک لە وەڕسبوون نابێ بەدائمی ئەم گرنگی ئەو ئامێرە لەوە لە دووەم ڕۆژەوە نەخۆشەکە هەستە سەرپان هەوڵ با پێی بڕات پێویستە پێی بڕوە خوێن هاتوچۆەکە زووتر گەشەکە زووتریش ئامێرەکەی لێ دەرەکرێت واتە ئەوە نیە تر دابنیشێت و نەجۆ دابنیشە خراپترە بێت ئەبێ غیرەت بنێتە بەرخۆی بینێتە عەرزتا ئەتوانێت باش هیچ ڤیتامینێک شتێک هەیە کەەوە پێشنیاری بکەن لەو کاتانە بۆی ئەم ئێسکە بەهێزتر بێ یاخود چیان پێڕن بۆی کارەکە زۆر سەرکەوتوو بێت بێگومان بە شێوەیەکی گشتی ئەوەی کارەکاتە سەر ئێسک ڤیتامین دی و کالیسیۆمە لە شیرە هەیە تشکی ڕۆژ بێگومان و زانستیانەش دەرکەوتوڵەن ئاوی سەر و پێوە توێژینەوەی لەسەر کراوە نەک بڵێ قسەی بەڕێبێت بۆ ئێسک زۆر باشە خاستن ئەمە چکە ئێسکەکەژە شکێنین بەعزێکی لەگەڵیانە بۆ زوویەک بگرێتەوە دکتۆر با تۆزە لەسەر وەش بڕۆین ئاوی سەر و پێ بۆ ئێسک باشە بەڵێ توێژینەوەی لەسەر لە وڵاتان لەسەری کراوە چکە چەند مادەیەکێ لە ناو مەخی ئەو ئێسکایەتە دەرەوە کە نەخۆشی خۆ کەڵکی لێوەرەگرێت ئەوەی مەبەستە زیاتر ئەو مۆخەکەی بەڵێ چکە کاڵێ ئاوی سەر پێ مۆخەکەی ئێسکەکەی لەگەڵ چارپەلەکەی لەگەڵ بۆ هەموو تەمەنێک بە گونجاو بێزانێ بۆ هەموو تەمەنێک بێگومان هەفتانە ئەمە تا خۆ تەمەنەوەش کاریگەری تری هەیە گەر چەور بێ نەخۆشیکەی لەگەڵ بۆ نەخۆشەکە خراپە پێم باشە پێم بڵێ دوایین ڕێنمایت بۆ خەڵک بۆ ئەوانەی کەم جۆرە حاڵەتیان هەیە یا بۆ هەر خێزانێک کە مناڵێکی ساوایانە بێ و هەست بە خواری و چەوتی قاچیەکەن چی بکەن؟ بۆ مناڵە ساوەکەەوە زۆر ئاسانەوەتم بە زووترین کا بچێتە لای تایبەتمەند لە نەشتەرگەری ئەسکوشکاوی گەورەکە ژیاوە تا قەناعەتی پێبێنێک ئەگەر قەناعەتنانە دەستکرا بۆ نەشتەرگەریانە بەزەبێ هەموو عاقبەتەکانی بێنێتە پێش چاوی خۆی ئەوش بە چەند جەلسەیەک لەگەڵ نەخۆشەکە دائنیشین تەنانەت جاری وایە پێویست بۆکە ژمارەی تەلەفۆنی نەخۆشی تری بیتێ کە لەو بابەتە بوو وەکو هاوکاریشی دەرونی تەسەووری کاتیەتە ڕێگە بەڵێ ئەگەر قەناعەتی هێنا ئەو معلوم بێگومان چارەسەرکردنیش لایانی باشی خۆ هەیە لایانی جوانکەری و لایانی شەلینی کەمترە بێ کەمتر تووشی پشتێشا بێ کەمتر تووشی داخورانی جونگەکانی تریە بێت اونجا جگەلەوەش حتا باری ئابووری تۆ لە چۆ پێیەک تەبیعی بێ قۆنگەری تەبیعی بۆ بکەی یا هەموو جارێک پێیەکی قۆنگەرێکی تایبەتمەندی بۆ بکەیت چی بکرێت یا داواکاری چییە بۆی ئەم کارە ئەم نەشتەرگەریە گەورانە لە نەخۆشخانە حکوومیەکان پەری پێ بدرێت؟ وەڵام من هەموو جارێگەڵن تا بکرێت ئێمە گرنگی بە نەخۆشخانە حکوومیەکان بدەین هی پێشمەرگەش بەشێکە لە حکومی فەرقی نییە بۆچی چونکە کەس لە ئێمە تەئینسەحی نییە بەداخەوە لەبەرەوە ئەبێ فکر لەوەکەینەوە دەواازەیە بدۆزینەوە بۆ ئەو کەسانی کە باری دەرامەتیان ناتەواوە و پارێزگاریش لە میهنەکەی خۆمان بکەین وەک میهنەیەکی مرۆڤایەتی ئاخرشت فکر لە پارەکە بکەینەوە پارەکە خۆی هەریەت بەشێ خۆی مەحتاج نابیت بەڵام تا بکرێ ئاوەدانی بخێنە ناو نەخۆشخانە حکوومیەکان و نەخۆشخانەی پێشمەرگەش کێچێکە وەکو ئەوان کەمتر نیە لەوان ئاوەدانی نەخۆش هەستکە چارەسەر ئەنجا بەپی بارە ئابوویرەکە خۆشتر نیە لە تۆ عملیات زۆر گەورە بکەیت تۆ دوو قسەی خۆشی بۆ بکە گەچێکی ڕێگری ببانێ دەرمانێکی بۆ بنووسە هەستکە ینی تۆ پشتگیری لەکەیت زۆر باشە ئامۆژگاری منە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئۆمەر باراوی سپاسی بەڕێز دەکەین بەڕاستی چەندین کاری زۆر جوان و ناوازت پیشانداین بە ئومێدی بەردەوامی بەڕێست و وژانەوەیشی باشتری کردی حکومی بۆی ئەوانش کە باری داراییان باش نیە بتوانن زۆر بە تەواوی سوود لەم کارانە ببینن